تەرمی پرۆفیسۆر دکتۆر خەلیل ئیسماعیلە. ئەو مامۆستای چەندینەوەی پێگەیاند. مامۆستایان و خزم و هاوڕەکانی نوێژی مردووی لەسەر دەکەن. دوای نوێژ وەک نەریتێک دەبرێتەوە بۆ ماڵەکەی خۆی و بۆ کۆتا جار کە سوکارەکەی ماڵاوایی لێ دەکەن. لە دەستدانی پرۆفیسۆر دکتۆر خەلیل بە کۆستێکی گەورە دەبینە. نزیکترین کەسی هاوسەرەکەیەتی وەک خۆی پرۆفیسۆر و هاوکاری بووە. ئەو دەڵێت قەدری نووسەر بە بگیرێت. لە جوغرافیای سیاسی کوردستان کێ بۆ خەریتەی کوردستانی دروست کرد بۆ سەرکردایەتی و بۆ پەرلەمان؟ کێ بۆ نۆزدە کتێبی هەیە لەسەر ناوچە دابڕێنراوەکان و مادەی سەوچن؟ ئۆی دەڕۆڵە قەدری زانا و دانا بزانن چەندمان دووە بن لە ژیانە. توخوا نرخی قەڵەمتان لابێ. توخوا زۆر مادوو بۆ ئەو پیاوە بەس بنەمزانی لەگەڵ خاڵە بڕۆ شەریکی ژیانم بوو بەخوا بەخوا شەریکی ژیانم بوو. ئێمە هەمومان ئەزانین ئەو علاقاتانێکی لە بینی عێراق و دکتۆر خەلیل زیاتر لە 46 پەرتووکی بە زمانی کوردی و عەرەبی بە چاپ گەیاندووە کە زۆرینەی لەسەر جوگرافیا و جوگرافیای دانیشتوان و جوگرافیای سیاسی بووە. 90 پەرتووکی لەسەر ناوچەی مادەی 140 و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بووە. دکتۆر خەلیل ئیسماعیل لە بواری جوگرافیا و سەرژمێری دانیشتوان زیاتر لە 1000 توێژینەوەی زانستی ئەنجام داوە. یەکەم پرۆفیسۆریش بووە کە نەخشەی کوردستانی پێشکەشی پەرلەمانی کوردستان کردووە و پەسەند کراوە. کوردپەروەر و نیشتمان پەروەرێکی کۆڵ نەدەر بوو. بە حەقیقەت خەسارەت و کلینێکی گەورەیە بە ئاسانی پڕ ناکرێتەوە، نەک هەر بۆ خانەوادەی خۆی، بۆ زانست و علم و بۆ کۆمەڵگای کوردایەتیش بەڕاستی خەسارەتێکی زۆر گەورەیە. دكتور خليل رجل عالم ويكفيه أنه دکتۆر خەلیل پیاوێکی زانا بوو، توانوێتی سەرچاوە و نووسینی دەگمەنمان بۆ بەجێبێڵێت کە ژمارەیان 48 دانەیە بە تایبەت لە پسپۆڕەکەی خۆی. توانی کتێبخانیشی دەوڵەمەندیشمان بۆ بەجێبێڵێت کە کاریگەری دەبێت لەسەر نەوەکانی داهاتوودا. لەسەر مادە 140 کەسایەتی وەکو دیمەستۆرا هاتووە لەگەڵ ئەو دانیشتۆ ڕاوێژی پێکردووە لەسەر ئەو ناوچانی کەوا کێشە لەسەر و مادەی 140 ناسابوون. دکتۆر خەلیل ئیسماعیل یەکێک بوو لەو کەسایەتیانەی باستێکی نیشتیمان پەروەری قوڵەوە کاری دەکرد و تێدەکۆشا بۆ نیشتیمانەکەی. لە تەمەنی 79 ساڵیدا و بە نەخۆشی دڵ گیانی لەدەستدا. ئەوەی کە دەمێنێتەوە بۆ کوردستان هەگبەی پڕبەرهەمی پەرتووک و توێژینەوە زانستیەکانیەتی لە ناو کتێبخانەکانی هەرێمی کوردستان. ئەمە دوامەنزڵگەی یەکێک لە گەورەترین پرۆفیسۆرەکانی هەرێمی کوردستانە کە لە بواری جوگرافیادا خزمەتی هەرێمی کوردستانی کرد. ئەویش پرۆفیسۆر دکتۆر خەلیل ئیسماعیلە کە لە دوای مردنی سەدان توێژینەوەی زانستی و سەدان دەستنووس و پەرتووکی لە دوای خۆی بەجێهێشت. بڕیاریشە لە داهاتوودا کۆتا بەرهەمی بەچاپ بگەێنرێت. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر.